بەنسبەت وەرینستی ئێمە بووینە تا هاوڕێ لەگەڵ کاک سامان و دکتۆر محەممەد شکری ئەوەنە ئەچین بۆ لایەن یعنی ڕۆژانە هەفتانە هەروەکو من هەفتا دەفتەر زیاترم داوە لە 2010ەوە عقدم کردووە لە 2013ەوە من بەس هاتوچۆی وەبەرهێنانەکەم سکاڵا تەقدیم بکە ئەوە بکە گەڕاومەتەوە ماڵی باوکم ئێستا داوا ئەەکەم کە دکتۆر محەممەد شکری دەسەڵات لە ژێر دەستی ئەو بێ کە ئەو بەرزترین دەسەڵاتە لەوە بەرهێنان با دەسەڵات بگەڕێتەوە بۆ ئەو کەسی تر لەسەرەوەی ئەو بۆ دەسەڵاتی هەبێتن بەڕاستی ئێمە ئەچین بۆ لای ئەو یعنی فەقیرە هیچی بۆ نامێنێتەوە لەگەڵ ئێمە یعنی کەواتە تۆ پێ دوایە لە ئەنجومەنی باڵای وەبەرهێنان پرۆژەکانە وەستێت بەڵێ کاک سامان هەر مدیریەی وەبەرهێنان بەچی هەڵدەسەنگێندرێ یعنی ئیدائی بەچی هەڵدەسەنگێندرێت چەند ساڵە 8 ساڵە مدیری وەبەرهێنانە دەبێ چەند پرۆژەیەکی معقەدی حەل بکە یا غێر بەوە هەموو شتێک هەڵدەسەنگێندرێ من ئەسڵان یعنی لە لای ڕەفیق و برادری بیانی شەرم لە خۆمەکەمەوە بڵێم من هێشتا 13 ساڵە پرۆژەی من تەواو نەبووە 1000 بیان و ئەبێنەوە ساڵە هیچ ئەنجامەکە نییە یەک بۆ خۆم ئەنجامی نییە شەرم لە شخصی خۆمەکەمەوە ئەڵێن تۆ فاشلی یەک بۆ حکوومەتەکەم ئەڵێن يعني حزناكم بضعف بيشاني بدم الله منا لبروي شري داعش هات نا لبر فلانشت يعني من خوم بيانو عم بو بين موا كتي من هاتوما يعني سكالاي خوم كردوا تاوان باري شمكن الله انتو زور قصي نيجاتيف اكي بس نيجاتيف نيه من بو تشاك سازيه يعني يشتي تشاكم روجان دو اتينا لاي كاك سامان الله سيحل هي باشا لو سيحلا خدواني يعني هم أوان متفقين هم مقاوليش يعني بالنسبة عليه خانوف روشراوته زور كما يورين ستي بالنسبة فلوريا صدار بستومانة مشكلة زور كما إما بوينة بلا سيو حفت خاني إما بوينة قرباني تنكسب وأخيرا هاتونا على أساس قرزاري ورين ستينا أجر يكي سقي بخوي بي راستك سقي راستك قرزارة ديت کوا لە 2012 لەکوێ بووە قەرزارەکان بۆ نەهاتوونەتە پێش بۆ ئێستا لەگەڵمان نین لەو بەرنامەیە کوانن ئەوانە خەڵکی وەهمینە ئێمە نازانین وەڵام من یەک هەفتە ڕێکلامم کردوانە بوو بەڵێ ئەی کوانێن ئەوان من نەیانم بینیوە قەت ڕۆژێ لەگەڵ ئێمەوە گربوونەوەیان نەکردووە قەت ڕۆژێ لەگەڵ ئێمە نەهاتوونەتەوە بەرهێنان چێنە ئەو شەخصانە ئێمە نایان ناسین کەس نازانین ڕاستی بەس لەم وەجبەی ئێوە 3-4 ملیۆن دۆلار ئیراوە بەمووبەوە زانی بەس لەو تۆزە خەڵکو ئێستا ماوەتەوە من ئێمە عائیلەمان هەموویان سێخانوویان کڕیوە ئەوەیان بەس عائیلەی ئێوە چەندێک پارەتان ناوە بەوەرین زیاتر لە ملیۆنێ زیاتر لە ملیۆنێ ئەوە ملیۆنێک و 42 دەفتەر جەنابۆ چەند دەفتەر بەس ئەوە نەم پێ بڵێ کاکی من چەند دەفتەر کاک ڕەجەجان ئەمن بەس بە خۆم و بەسێ خوشکم بالضبط 78 دەفتەرماندایە 78 دەفتەر بە وەصلی شەریکەی ڕەنج ئەوە 42 دەفتەر ئەوە 72 دەفتەر 78 دەفتەری بن کاک ڕەنج ئەوە تۆش 78 دەفتەر تۆ چەند دەفتەر 70 دەفتەرەویش تۆش 70 دەفتەر تۆش 10 دەفتەر کرێچیشی ئەم هەموو دەفتەرە بۆ کاک ڕەنجان واللهی بەرنامە کتەیە لەخوا بەزیاد بی یعنی ئەوەندە سارێک کە تاخیریش بووینە کە دەینە بەرنامەی جەنابەت حادەتەن تۆزێ دڵمان خۆشتر دەبێت لەبەرەوەی لەوانەیە قسەکانمان بگا